ئێرە هەولێری پایتەختە. لێرە سیستمێکی پێشکەوتووی بەهێزی هاتوچۆ هەیە. یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ فەرمانڕەوای ڕێگا و شەقامەکانن. لێرە لە بواری هاتوچۆ یاسا و ڕێنمایەکان حاکمی یەکەمی هاتوچۆن. هیچ کەس ناتوانێت لە ژێر سێبەری ئەو یاسا و ڕێنمایانە دەرچێت و ڕەفتار بکات بە پێچەوانەوە تووشی لێ پێچینەوە و سزای یاسایی دەبێت. ئەمجارە ترافیک باس لە سەرپێچێکی هاتوچۆ دەکات کە بەشێک لە شۆفێران بۆ خۆتزیینەوەیان لە چاوی کامێرا و پۆلیسی هاتوچۆ کە مەرامی ئەنجامدانی سەرپێچیان هەیە ئەنجامی دەدەن. ئێستاشدا لە چەند ناوچەی هەرێمی کوردستان بۆ خۆتزیینەوە لە یاسا و ئەنجامدانی سەرپێچی هەندێک لە شۆفێران تابلۆکانیان نابەستن و بێت تابلۆ دەسوڕێنەوە. ترافیک نمونەیەکی و سەرپێچیە بە بەڵگەی ڤیدیۆیی نیشان دەدات. ئەویش ئۆتۆمبیلەکە کارچی یاسا پێی ناخۆشە ئەنجامی داوە لە لێکردنەوەی تابلۆ خۆشارنەوە لە کامێراکان و تیژڕەوی و لێدانی لەزگەی جامڕەش و گۆڕینی ڕەنگی ئۆتۆمبیلەکەی و دەستکاری دەنگی ساڵۆنساکەی و سەرباری ئەمانەش ڕاکردن لە دەستی هێزەکانی پۆلیسی هاتوچۆ. ئەو گرتە ڤیدیۆیە لەلایەن کامێرا تایبەتەکانی پۆلیسی هاتوچۆی هەولێر تۆمار کراوە. شۆفێرێک دوای ئەنجامدانی چەندین سەرپێچی مەفرەزەکانی پۆلیس دەیانەوێت بیوەستێنن بەڵام ڕادەکات و دەکەونە دوای چەندین خولەک مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆی ڕێگای خێرا با لێهاتووی و شارەزایانە دوور لە ڕوودانی هیچ ڕووداوێک و زیانێک کۆنتڕۆلی و سەرپێچی کارە دەکەن و دەیوەستێن و لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت. ئەفسەری بەرپرس لە مەفرەزەیە باس لە ڕووداوەکە دەکات. ئێمە لە ڕێگاکانی خێرای 120 متری و ڕێگای خێرای 150 متری لە کاتی ئیزرائیلکردنی خۆمان بەردەوامین. بەڵام لەوەتی ئەو کامیرە پۆینتانە دانراوە خاڵ و خاڵانە سیر دەکەن هەندێک لە شوفێران تابلۆی ئۆتۆمبیلەکانیان تابلۆی پێشەوە یاخود دواوەی ئۆتۆمبیلەکانیان لێ دەکەنەوە ئۆتۆمبیلەکانیشیان زامڕەش دەکات. سەرباری ئەوانەش دەستکاری ساڵێنسەی ئۆتۆمبیلەکانیان دەکەن بۆ ئەوەی سەوتێکی زۆر دەربکات. ئەمە لەو حالەتانە مەفرەزەکانی خۆمان لە ڕێگای خێرای 120 و 150 متریدا بڵاوە پێکردیا. هەرچە حاڵەتەکی ئەوا ببینین ئۆتۆمبیلەکەی دەست بەسە دەگرین و دەیبێنە بارەگای بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر بەشی یاسایی هۆبەی دەست بە سەداگرتن ئەلەوێت تەواوی ئیزراتەکانی لەگەڵ دەکرێت. ستا ئۆتۆمبیلێکە دەستمان بە سەداگر لە شەقامی ڕێگای خێرای 120 متری خۆتان دەبینین هەر چوار زامەکانی ڕەشە بە لەزگا تابلۆی پێش و دواوەی لێکردوتەوە. سەرباری ئەوەش دەستکاری ساڵێنسەی ئۆتۆمبیلەکەی کردیا. لێخڕینی ئۆتۆمبیل کە بە شێوەیەکی لاساری بەناو ئۆتۆمبیلەکانی تر لە پێش و لە تەنیشتیان دەردەچێت ئەمە بە لاساری پێدەڵێت. ئەمە بەجێرە یاساکانی هاتوچۆ نابێت. لۆ چکە دەبێتە هۆی ڕوودانی ڕووداوی دڵتەزێن لە ڕێگا خێراکان. ئەلحەمدوللا دەستمان بەسەداگرت و ئیجرائاتەکانیشی لەگەڵ دەکرێت. بەنسبەت تابلۆی پێش پشتەوە غەڕامەکە 1 ملیۆن دینارە پێشناردنی لۆ دەکرێت بە بڕێ 1 ملیۆن دینار. ئەو ئۆتۆمبیلە ئەو هۆکاری کە لێخڕوونی بەلاساری ئە بەو شێوەی دەیهاشت و یەک بۆ دەرچوونی ساوتەکەی بوت کە بزانین ها ئۆتۆمبیلەکەی من ساوتەچی هەیە ئەوە یەک دوو لێخڕین ئە بەو شێوەی لە دەست مەفرەزەکانی ئێمە و لێدانی لە کۆمەڵێک لە کامیرەی خاڵ بە خاڵ. ئامانجی ئێمە ئەوەیە کە شوفێرەکان بە شێوەیەکی جوان لە ڕێڕەوەکانی شەقامی ڕێگای خێرایی 120 متری و 150 متری بڕۆن بۆ ئەوەی ڕووداوی دڵتەزێنمان لۆ دروست نەبێت. جەنجاڵی و خەڵەباڵغی ئەو شەقامەیە ئەو ڕێگایە کۆنتڕۆل بکرێت. بەڵام ئەو شوفێری کە دەیبین ئەبەو شێوەی دەڕوات ئۆتۆمبیلەکەی لێ دەخورێت و تابلۆکانی پێش و دواوەی پێوە نییە و جامەکانی ڕەشکردیە بە لەزگەی و دەستکاری ساڵێنسەی ئۆتۆمبیلەکەی کردیا. ئەمە خۆی لە خۆیدا بۆ ئەوە دەگەڕێتەوە یەک ئەنجامدانی تاوان لە ڕێگا خێراکان دروستبوونی ڕووداوی هاتوچۆ. پێشووتر لە ڕێگاکانی خێرایی 120 متری و 150 متری ئەو حالەتانەی ئەو شوفێرانی کە ئۆتۆمبیلانەیان لێ دەخرێت
دیاردە بوو پێشبڕچیان دەکرد زۆر بوون بەڵام لەوەتی ئەو کامیرەی خاڵ بۆ خاڵانە پوینت بۆ پوینتانە دانراون ئێستا ئەو حاڵەتانە زۆر کەم بوونە بە تایبەتی ئیزراعاتی ئێمە لە ڕێگاکانی خێرای 120 و 150 مەتری بەو ئۆتۆمبیلانی کە لە دوامانە بە 24 کاتژمێری لە ڕێگاکانی خێرایی لە تزوالکردنن لە هەر بوونی حاڵەتێکی ئاوا دەم و دەست ئۆتۆمبیلەکە دەستی بەسەدا دەجرێ و دەبرێتە بارەگای دەست بەسەداگرتن. دەچینە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر لێرە ئەفسەرێکی بەرپرس لە هاتوچۆی هەولێر باس لە هۆکاری ئەو سەرپێچی و مەترسیەکانی دەکات. بێگومان مەبەست لە دانانی کامیرەکانی پوینت تو پوینت لەسەر شەقامی 120 مەتری خێرا بەر لە هەموو شتێک دابینکردنی سەلامەتی و بەرزکردنی ئاستی سەلامەتی بوو لەسەر ئەو شەقامە کە ئەو شەقامە بووە یەکێک لە وەکرەکانی ڕووداوی هاتوچۆ ئێمە ڕۆژانە دەمانبینی ڕووداوەکان بەداخەوە لەو شەقامە بەهۆی خراپ بەکارهێنانیەوە ڕوو لە زیادبوون بوو ژمارە قوربانیان ڕوو لە زیادبوون بوو بۆ بیر لەوە کرایەوە کە سنوورێک دابدرێتن لە بۆ ئەو ڕووداونە ئەوە بوو بیرۆکەی کامیرەی پوینت تو پوینت دانرا لەسەر ئەو شەقامە ئێستا دەتوانین بڵین لەو ڕۆژێک کە ئەو کامیرەیان دراون ئاستی سەلامەتی بەرز بۆ تۆچکە شوفێران بە درێژایی ڕێگایەکە هەست بەوە دەکەن کە لە ژێر چاوی ڕقیبدان بۆیە پابندن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بەڵام بەداخەوە بەشێکیان کە هەوڵ دەدەن خۆیان بدزنەوە لەو کامیرانە بەوەی کە حەز دەکەن سەرکێشی بکەن و تووشی سزاژ نەبنەوە بۆیە چ دەکەن پەنا لە بۆ لێکردنەوەی تابلۆ دەبن و زۆرها سەرپێچیتر ئێمە بۆ شوفێران دەڵێن ئێمە جگە لە کامیرەکان مەفرەزەی گەڕۆکمان هەیە کە بەردەوام لەسەر شەقامەکان 24 کاتژمێری دەسوڕێتەوە یەکێک لەو حاڵەتانێک کە چەند ڕۆژێک بە لە ئێستا ڕوویداەوە بوو لەسەر شەقامی 120 مەتری خێرا گۆڵفێکی تایبەت بە خێراییەکی خەیاڵی لێی دەخوڕیوە بە تەنیشت مەفرەزەکانی هاتوچۆ داچوو ئەو مەفرەزانێک کە گەڕۆکن و بەردەوام دەگەڕێن بۆیە بڕیاریاندا شوفێرەکە ڕابگرن لە کاتێک کە بینیان هەردوو تابلۆکانشی لێ کردووە و دەنجی گزۆزەکانشی بەرز کردووە سەرجەم جامەکانی بەجامی پێشەوەش هەمووی ڕاش کردواتە دەتوانین بڵێن چی سەرپێچی هەیە لە یاسای هاتوچۆ هەمووی بەیەکەوە کۆ کردبووە بۆیە ئۆتۆمبیلەکەی هاتوچۆ دوای کەوت ئەو هەوڵیدا کە لەیان دەربچێتن بە خێرایی 180 کیلۆمەتر لە کاتژمێرێک دوایین جار بوو کە توانیان دەست بەسەر ئۆتۆمبیلەکە دابگرن و ڕایگرن و کاتێک کە ڕایگرت بینیان کە شوفێرەکە مۆڵەتیشینیان و بەڵگەنامەکانی تۆماری ئۆتۆمبیلەکەش لەناو ئۆتۆمبیلەکە نەبوو واتە ئەوەی پێی بڵێن سەرپێچی کردبووی ئێمە لە کاتێکدا داوا لە دایک و باوکان دەکەین داوا لە گەنجەکان دەکەین کە پابند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ یعنی دایک و باوکان کاتێک دەبینین کە کوڕە گەنجەکانیان ئۆتۆمبیلیان بۆ شێوە لێ کردووە سەرجەم جامەکانیان ڕەش کردووە دەنجی گزۆزەکانیان بێزار کردووە تابلۆکانی لێ کردو دەبێ ئەو بزانن کە ئەوە لە بۆ سەرکێشی وا دەکەن ئەگەرنا لە بۆ ئەوە نییە بڵێ حالەتێکی زەرور بێ و هەمیشە دەرەنجامی سەرکێشەکانیش کۆتایی هاتنە بە ژیانی خۆیان یاخود خەڵکانی تر دەکەنا قوربان. ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ دوای ڕۆژ کەمتر دەبێتەوە بەهۆی هەوڵی حکوومەت و وەزارەتی ناوخۆ بە باشترکردنی دۆخی هاتوچۆ و دابینکردن و دروستکردنی شەقامی ستاندارد و هێنانی تەکنەلۆژیای نوێ تا لە بواری هاتوچۆ خزمەتی زیاتری هاوڵاتیان و شۆفێران بکەن و سەر و ماڵیان پارێزراو بێت و کاراسانی بکرێت ئەو هەوڵانەش لە سەرجەم بوارەکانی هاتوچۆ لە نەمانی ڕۆتینات و ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان و ڕێخستنی شەقام و ڕێگا و بنیاتنانی کۆمەڵگەیەکی پێشکەوت و هۆشیاری هاتوچۆ خۆی دەبینێتەوە. یەکێک لە هەوڵانەش بریتە لە هێنانی تەکنۆلۆژیای پێشکەوتوی چاودێری تیژڕەوی و ئەنجامدانی سەرپێچی لە بواری هاتوچۆ کە کامێراکانی خاڵ بۆ خاڵ و چاودێریکردنی پۆلیسی هاتوچۆ بە 24 کاتژمێری لەسەر شەقام بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ و زیانە گیانی و مادیەکان. ترافیک لەم بەرنامەیە لەگەڵ مەفرەزێکی تایبەتی پۆلیسی هاتوچۆ بەدەداچوون بۆ دیاردێ دەکەن. ئافسەری بەرپرس لەو مەفرەزە تایبەتە کە سەر بۆ بەڕێبەراتی هاتوچۆی هەولێرە بۆ ترافیک باس لە سزا و لێپێچینەوە لەگەڵ ئەو کەسانە دەکات. ڕۆژانە ئێمە دەناو شاری هەولێر مەفرەزەکان دابش دەکەین بە شێوازێکی گشتی زیاتر لە شەقامە ڕئیسەکان مەفرەزەکانمان دادەنێن و تەرکیزمان لەسەر مخالەفە سەرپێچیە ساقەکانە
بەڕاستی ئێستا لە گۆڕانی کەشوو هەوادا ینی پێویستە شوفێران هەندێک شت لە بەرچاو بگرن لە حاڵەتی بوونی خۆڵبارین یاخود تەمومش یاخود هەبوونی شەیەکی زۆر پێویستە شوفێران خێراییەکانیان کەم بکەنەوە بە هەمان شێوە پێویستە سواری ئۆتۆمبیلەکانیان تا دەکرێت لە حاڵەتی بوونی شەیەکی زۆر سواری ئۆتۆمبیلەکانیان دابگرسێنن تاوەکو ئۆتۆمبیلەکانی دوای خۆیان تەرکیزیان هەبی تاوەکو پێی بزانن کە شوفێرێک ئۆتۆمبیلێک لە پێشیانە ڕێی دەکات و پێویستە شوفێران ئستۆپی ئۆتۆمبیلەکانیان زۆر بەتوندی پێرەسەر ئستۆپی ئۆتۆمبیلەکانیان دانەگرن لەبەر ئەوەی ئستۆپەکان لە حاڵەتی زیادە تەڕبوون زۆر زار دەبێتە هۆی خشینی ئۆتۆمبیلەکە دەبێتە هۆی خشینی تایەی ئۆتۆمبیلەکانیان لەو حاڵەتەش کارەسات دروست دەبی بۆیە داوان لێ دەکەن تا دەکرێت خۆیان بە دوور بگرن لە ئستۆپەچی لە پێداگرتنەکی ئستۆپی ئۆتۆمبیلەکانیان هەروەها بە هیچ شێوازەگە لە حاڵەتی زیادە تەڕبوون بارانێکی زۆر پێویستە شوفێران فلچەی ئۆتۆمبیلەکانیان ئیهمال نەکەن بەڕاستی ئیهمال بوون لە فلچەی ئۆتۆمبیلەکان لە حاڵەتی بارانێکی زۆر کارەساتی زۆر گەورەی لێ دروست دەبی هەروەها پێویستە شوفێران بە هیچ شێوازێک لە حاڵەتی بارانێکی زۆر نەینۆکی ئۆتۆمبیلەکانیان لەبیر نەکەن بە هیچ شێوازە خۆیان لە خافلاندن بە مۆبایلیان بە هەر ئەدەواتێک لەناو ئۆتۆمبیل بە دوور بگرن لە یەک غەڵەتی گچکە یەک هەڵی گچکە کارەساتی زۆر گەورەی دروست دەبی بەڕاستی ڕۆژانە لە کاتی دانانی مەفرەزە ئەو ڕێنماییانە بە شوفێران دەدەین بەڵێ و شوفێرە سیارەکەی سپۆرتە ئێمە دەستخۆشی لێ دەکەن کە سیارەکەی دەنجێک زۆر زیینە گزۆزەکەی V8 گزۆزەکەی بەڵام ئێمە ئامۆژگاری ئەو گەنجە و ئامۆژگاری هەموو ئەو گەنجانە دەکەین کە ئۆتۆمبیلەکانیان سپۆرتە بە هیچ شێوازێک دەستکاری دەنجی گزۆزەکانیان نەکەن بەڕاستی ڕۆژانە خەڵکێک دەگلەی لێمە دەکا وەکوم برور کە ئیجراعات بکەین درێژیمان نەکردێ ئینشاڵڵا درێژیش ناکەین بۆ خزمەتکردنی هاونیشتمانیانی خۆمان هەر ئۆتۆمبیلێک دەستکاری دەنجی گزۆزی کردبی ئێمە لە مەفرزەکان ڕای دەگرین تێستی گزۆزەکەی پێ دەکەین لە حاڵەتی بوونی دەستکاری لە ڕێژەی دەنجی گزۆز ئێمە دەستی بەسەردا دەگرین ئۆتۆمبیلەکەی ڕەوانی بەشی یاسایی بەڕێبەراتی هاتوچۆی بەشی دەست بەسەرداگرتن لە بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر دەکەن پێویستە شوفێران بە هەمان شێوە دنیا بن کە بەتابەتە ڕێگە خێراکان ئەو ڕێگایانەی 120 150 ئێستا زۆرێک لە شوفێرە گەنجەکانمان سیباق لەو شەقامانە دەکەن ئێمە بەرنامەی تایبەتمان بۆوان هەیە مەفرەزەمان بۆوانە هەیە شەوانە دەیان دەنێن دەستیان بەسەردا دەگرین دەیانگرین و بە هەر شێوازێک ببینین کە تابلۆکانیان تابلۆی ئۆتۆمبیلەکانیان لێ کردبیتەوە ئەمە دەستیان بەسەردا دەگرین شوفێرەکەی دەدێنێ دادگا تاوەکو بە هیچ شێوەیەک دووبارەی نەکاتەوە. بلاد دکتۆرەکان بیلادی نییە لەبەرەوەی بیلادی نییە لە کاتی پێبوونی خەڵکە پێی سعات دەبیت خەڵکە گلەیی دەکا ئۆتۆمبیلی پێشە خۆت بە هیچ شێوازێک تەنیشتە خۆی پێشە خۆی نابینی خەڵکی سعات دەبیت لەسەرمەیە واجبی مەیە کە مەڕێنماییت بکەین یانەوە لێ دەکەیەوە هاریکاری برای خۆم دەکەم تەواو دەست خۆش لێ بکەوە من هاریکاری برای خۆم دەکەم باشە برا ئۆتۆمبیلی زەنابەت بە هەمان شێوە ئەو بلاد دکتۆری پێشەوە تەرمیمت کردیە بیلادی نییە بیلادی نانە ئەوەیان بیلادی ڕاست دەکەی بەس ئەوەیان بیلادی نییە خەڵکی سعات دەبین هاریکاری برای خۆم دەکەم لێکەوە هاریکاری دەکەم لێ نەکەیەوە من ناچارم وەسل لۆ بکەم غەرامە دەکرێت لێکەوە هاریکاری دەکەم ئێستا لێکەوە دەبی تەسمیری مەش بکەیت
برا گەورەم زامی پێشەوە موافقی 50 کردی تەنوهات ئەوەشیان هەشتا هەیە کردی تە 100 لەبەر زیاد کردیان لەبەر زیادت کردیان وەستەکە دەدەینێ باشە برا بەس ئیجازەی خۆت بێ زەحمەت مشکلە نییە وەستەکە دەدەینێ باشە برا لەبەرەوەی موافقی 50 بە 80 تێ زیادت کردی داوای لێبوردنمی ئەگە کەم با ڕێژەکەی دەم بۆ لێکۆ ترافیک سەبارەت بە مامەڵەی و شۆفێرانی کە و سەرپێچیانە ئەنجام دەدەن دەچێتە بەشی دەست بەسەرداگرتن لە هاتوچۆی هەولێر کە چەندین ئۆتۆمبیل دەستیان بەسەرداگیراوە. ڕای ئیبراهیم بەرپرسیەوەی دەست بەسەرداگرتن هۆکاری و دەستگیرکردنانە و مەترسیەکانیش بۆ ترافیک باس دەکات. ئێستا دیاردەچی ناشرین پێیا بووە لە لای شوفێران کەوا ڕقمی ئۆتۆمبیلەکانیان لێ دەکەنەوە لەسەر 120 بۆ نمایش پێش بڕکێ دەکەن دەنجێک زۆزەکانیان دەستکاری دەکەن بۆیە ئێمە تیمەکانی ئێمە بە گەڕۆکی بەردەوام لە شەقامەکان و جودیان هەیە بە تایبەتی شەقامی 150 کەواوانەی سەرپێچی ئەنجام دەدەن دەستیان بە سەردا دەگیری ئۆتۆمبیلەکانیان هەرچ غەرامەتیان پێ کردبی لەو شەقامە بە تیژڕۆیی کە لە کامێرەکانی هاتوچۆ پیشان بداتن ئیجراعاتی یاساییان لەگەڵ ئەنجام دەدەین ئیجراعاتەکەشی بێ تابلۆیەکەی بڕ 1 ملیۆن دینار غەرامەیان دەکەین سزایەکی لەسەر ئۆتۆمبیلەکەی لێ وەردەگیرێ بۆ ماوەی 10 ڕۆژێژ ئۆتۆمبیلەکەی دەستی بەسەردا دەگیرێ وە لە هەمان کاتدا شوفێرەکە ئەگەر مۆڵەتی نەبێ و ڕەوانەی دادگاش دەکرێتن داوا لە شوفێران دەکەم ئەو سەرپێچیانە ئەنجام نەدەن لەبەرەوەی کەوا بە بەردەوامی تیمەکانی ئێمە لە شەقامەکاندا وجودیان هەیە و ئامادەیان هەیە بێگومان بنەوەی کەوا دەستیان بەسەردا دەگیرێ و لە هەمان کاتدا ئیجراعاتی توندیان بەرامبەر ئەنجام دەدەین و هەروەها دەست بە سەر ئۆتۆمبیلەکانیشیاندا دەگیری. ترافیک ئامانجی بنیانانی کۆمەڵگەیەکی هۆشیار و سەلامەتووی هاتوچۆیە کە بتوانین لە سیستمی هاتوچۆ هەم خۆمان بپارێزین هەم ئەمڕاز و پێکاتەکان تا سیستمێکی هاتوچۆی سەلامەت و شارستانی بنیاد بنین.